نزیکەی 2 هەفتەیە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە سەردانێک لە بەریتانیایە. لەو سەردانەیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری جگە لە چەند دیدارێکی ڕەسمی لەوانەش دیدار لەگەڵ 2 بەرپرسی وەزارەتی دەرەوەی بەریتانیا، زنجیرەیەک دیداری لەگەڵ ڕێخستنەکانی کۆمەڵی دادگەری لە بەریتانیا و وڵاتانی دیکەی ئەوروپی و هەروەها ژمارەیەک لە خزمان و کەسایەتیە کوردستانیەکان ساز کردووە. بزگەوتەکان هی خوان لەگەڵ خوادا لە کەسی دیمە پاڕێنەوە بە هەمان شێوە لە 2 مزگەوتی هەردوو شاری لەندەن و لیدز لە 2 هەینی ڕابردوودا وتاری هەینی پێشکەش کردووە و نوێژی هەینی بۆ بەشێک لە کوردستانیان و موسڵمانانی ئەو 2 شارە کردووە. سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بۆ بەریتانیا و میکانیزمی دیدار و کۆبوونەوەکانی لەگەڵ بەشێک لە ڕەوەندی کوردی لەو وڵاتە بووەتە جێی سەرنجی بەشێک لە هاوڵاتیانی ناوخۆ و دەرەوەی کوردستان. بەشێک لە کوردستانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرنج و کۆمێتیان لەسەر سەردانەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری داوە و بە ئیجابی هەڵوەستەیان لەسەری کردووە. لەو ڕۆوە بابەکردڕایی بەڕێوەبەری گشتی پێشووی ڕۆشنبیری و هونەری سلێمانی نووسیوێتی پێشوازیمان کرد لە پیاوی مرد. بابەکردڕایی لە باسی مامۆستا عەلی باپیردا دەڵێت ئەو مرۆڤەی خۆشحاڵم لە غوربەتیش وەک کێوێکی قایم و نەلەرزی و دەیبینم. هەست دەکەم لەو تاریکستانی کوردستانەدا خەباتێکی هێمن و ئاقلانی و پڕ لە خەونی ڕەوا بۆ عەدالەت و یەکسانی بەڕێوە دەبات. هەر لە چوارچێوەی هەڵوەستە لە سەرگەشتەکەی مامۆستا عەلی باپیر بۆ ئەوروپا، کوردستانیەکی دیکەی نیشتەجێی بەریتانیا بە ناوی ئازاد چۆلی کە لە بەریتانیا بە دیداری سەرۆکی کۆمەڵی دادگەری گەیشتووە نووسیوێتی مامۆستا عەلی باپیر یەکێکە لەو مرۆڤە پاک و سەرکردەکارایانەی جگە لە توانای ئاینی و ئەکادیمی و فیکری و فەلسەفیەکەی و کارێزمایی لە سەرکردایەتی پڕیشە لە توانا و تایبەتمەندی جوانی جیاوازیش بە شێوەیەک دەتوانێت لە یەک کاتدا هەم هونەرمەند، هەم نووسەر، هەم سەرکردە و هەم دادوەر و هەم مامۆستا بێت بۆمان. واریداتی ئەم وڵاتە زۆرە، بەڵام بەدەستی نائەمینەوەیە، بەدەستی نائەمین و پارەی زۆریش کەم دەبێت. لەم تێڕوانینەی بەشێک لە کوردستانیان و ڕەوەندی کورد لە ئەوروپا بۆ سەردانەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری بە بڕوای ئاگایانی دۆخی سیاسی و ژیانی سەرکردە سیاسیەکان لەو جیاوازیەوە سەرچاوە دەگرێت کە بەراورد بە سەرکردە سیاسیەکانی دیکە لە شێوازی ژیان و بینینی کوردستانیانی ئەوروپا مامۆستا عەلی باپیر لە سەرکردەکانی دیکە جیا دەکاتەوە. بە تێڕوانین لە 2 هەفتەی مانەوەی مامۆستا عەلی باپیر لە بەریتانیا دەردەکەوێت سەرۆکی کۆمەڵی دادگەری وەک هەر کوردستانیەکی ئاسایی سەردانەکەی ئەنجام داوە و هیچ تەشریفات و مەراسیم و پێشوازیەکی تایبەتی بۆ ڕێک نەخراوە. تەنانەت لە ئۆتۆمبیل و شوێنی حەوانەوە و هۆکارەکانی دیکەشدا جیاوازی لەگەڵ هیچ هاوڵاتیەک نەبووە. هاوکات هەر پەناهەندە و کوردستانیەکی هەندەران توانیوێتی زۆر بە ئاسایی سەرۆکی کۆمەڵی دادگەری ببینێت و گفتوگۆی لەگەڵدا بکات کە هەر ئەمەش هۆکاری پێشوازی خۆڕسکی کوردستانیان لە مامۆستا عەلی باپیر بووە. کاتێک بەراوردی سەردانەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ ئەوروپا لەگەڵ سەردانی سیاسیەکانی دیکە دەکرێت ڕوون دەبێتەوە ئەوان کاتێک دەچنە ئەوروپا بە چ مەراسیم و خەرجیەک بەڕێدەچن و بە چ ئۆتۆمبیلێک هاتوچۆ دەکەن و بە چەند پاسەوانی ئاشکرا و نهێنی و لە کام ئۆتێلی 5 ئەستێرە و پڕخەرجی دەحەوێنەوە. ئەمە جگەلەوەی تەنانەت بینینی ئاسایی ئەو سەرکردە سیاسیانە بۆ هاوڵاتی و ڕەوەندی کورد لە هەندەران وەک جۆرێک لە مەحاڵە. سەرکردە سیاسیەکانی دیکە کاتێک دەچنە وڵاتانی ئەوروپا نایانەوێت و مەبەستیان نییە کوردستانیان ببین و گوێ لە قسەی دڵیان بگرن، چونکە ئەوان ئامانجی گەشتەکانیان بۆ ئەوروپا زیاتر بۆ سەفەقاتی بازرگانی و سەردانی بانکەکان یاخود بۆ چارەسەری پزیشکی یاخود بۆ گەشت و گەڕانی خێزانی و دوورکەوتنەوە لە کەشوهەوای کوردستانە. هەر کەسێک هەر کاتێک خەڵکێک ئێمەی بینی با ئیسلاممان تێدا ببینێ، ئیمانمان تێدا ببینێ، ئەخلاق، عیبادەت. لێرەوە جیاوازی لە پەیام و ئەجێندای سەرکردەیەکی وەکو سەرۆکی کۆمەڵی دادگەری و کار و ئامانجی سەرکردە سیاسیەکانی دیکە ڕوون دەبێتەوە. لێرە تەماشا دەکەی وەزیری بە پاسی لەچێ بە شەمەندەفەر و بە پاس و لەوێ گاڕانێ سارێ بەدوا خۆی داوە. کاکە تۆ چ مەترسی چ لەسەرە؟ کەس هەر مەرحەبات ناکە. خەڵک هەر ڕقی لە تۆڵ دەسێ بە ئەو هەموو پارە حرامی کە بەسەرێک ناو بەگەندەڵی. تو چیانە و کە شوفشە بەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەداری دادەکەی. هەتو عمرێک لە ئەوروپا گوزەراندووە، ئەوان چوار شتی باشیان هەبێت لە ڕووی ژیانی مادی ئەوەیە کە متەواضعن خاچین خۆ بەسەر خەڵکدا فەرز ناکەن. بۆ وەکوە شتە باشەکان لەوانەوە فێر نەبووی.